مسلمانە خۆشەویستەکان، ئەگە تەماشای قورئانی پیرۆزکەین چەنەها ئاەتی زۆر هەیە لەم بابەتە. من چەند ئاەتێکەمە ئەیخەمە خزمەتی جەنابتان لەگەڵ فەرمایشتەکانی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم. خوای متعال جل جلاله پێمان دەڵێ بەدڕەوشتی کاری نابەجێ، کاری خراپە، یەکێ لە هەرە تاوانە گەورەکانە لە ئاینی ئیسلامی پیرۆزدا. ئەبێ مسلمان بزانێ بە ئاسانی بە سادەیی سێری نەکا. خوای پەروەردگارە فەرمێ وەینها عن الفەحشاء والمنکر والبغی، واتە پەروەردگار داوامان لێ دەکا خۆمان بە دوور بگرین، واتە لەوانەی بەدڕەوشتی دوو لە ڕوو جەنابتان ئەوانەی خراپە و خراپەکاریە. یەکێ لە هەرە تاوانە گەورەکانە ئینسان ئەگەر بکەوێتە ناوی. تاوانە گەورەکانیشەوەیە مسلمانە عەزیزەکان، لەوایە ئەو بەندەیە خوا لێی خۆش نەبێ، لەواشە خۆش بێگە تەوبە بکە. بەڵام ها لە لێواری مەرگا خۆمان ئەڵێین، چۆن نوێژنەکەر ها لە لێواری مەرگا لەبان ئاوا پیر دەکەیە، ئەگە خوا گیان لێی خۆش نەبێ ژیانی دەڕوا و قیامەتشی دەڕوا. تاوانە گەورەکانش ها لەسەر ئەو مووە ئیمما بەری غەزەبی خوا دەکەوی، تووڕە دەبێ پەروەردگار ئەو تاوانە گەورانە کە بەردەوام بکرێ، خوای متعال تووڕە دەبێ لەو کەسە. دووری مەگرە بە بۆنەی تاوانی گەورەوە، تاوانی خراپەکار سەرزەوی بە چاکەکانشەوە خوای پەروەردگار غەزەبیان لێ بگرێ و لە ناویان بەرێ. پەروەردگار عیبادەتێکی داناوە بۆی دوور کەوینە لە تاوان، لە خراپە و خراپەکاری. إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. پەروەردگارە فەرمێ نوێژم داناوە، نوێژم واجب کردووە لەسەر ئێوە بۆی دوور کەونەوە لە خراپە و خراپەکاری. مسلمانە عەزیزەکان، ئەبێ بزانی خراپەش مەبەستمانە دوو لە ڕوو جەنابتان ئیشی خراپە ئەبێ وریابین ئێستا ڕێگای پێخۆش ئەکرێ، بە شانازی وە باز دەکرێ، شوێن و ڕێگای هەیە، ناوی دەنرێ بەرەو پێشبوون. ملت بەمە پێش دەکەوێ، بەمە دەچێتە پێشەوە. ئەمە ئازادیە، ئەمە حوڕیەتە، بەمە ناو دەنرێ. بەڵام وریابین لە تەرازی خوایە ئەمە نییە. لە تەرازی خوایە عیقاب هەیە، سزا هەیە، تۆڵە هەیە، چونکەوە مافی خەڵکە تۆ دەستی بۆ دەبەی. ئەبێ وریابین جیاوازە. تەرازی دنیا خۆشکردنی تاوان و گوناحە، ڕازادنەوەیەتی. بۆی من و تۆ سەرنجمان ڕایکێشێ بۆ و خراپە بکەین، لامان خۆش بێ، لاینەوەکانمان چی کوڕان چی کچان. ئێستا ببینە بۆ زەواج کەم بووە، بۆ تەلاق زۆرە. یەکێ لەوانە کەوا سەبەبە و موسەبەبە، یەکێ لەوانە کەوا ڕێگرە، ئەمەیە شوێنە خراپەکان کراوەتەوە بە ئاسانی. هەر کوڕێک دەستی دەڕوا بۆ هەموو شتێک، هەر کچێک دەڕوا پێویستی بەو زەواجە نەماوە. ئێمەی ئیماندار، ئێمەی مسلمانش زەواجمانش لە هەمان کاتدا سێرەکەی قورس کردووە. حەڵاڵەکە زۆر قورسە، حرامەکەش زۆر ئاسانە، و هیچ سزایەکشی نییە. بەس یەکێکی هەیە، ئەوش لە دڵدایەگە مرۆڤ لە خوا نەترسێ هەموو شتێ دەکات. بەس ڕقابەی خوایە و ترسی خوایە، غەیری ئەمەی تیان نییە.